لە درێژەی یاریەکانی خولی پلەیەکی کوردستان و لە هەفتەی شەشەمی خولەکەدا لە یاریەکی ئاستبەرزدا لە کلاسیکۆی ڕاپەڕیندا ڕانیا لە یاریگای خۆیدا با گۆڵێکی بێ بەرامبەر لە چوارقوڕنەی بردەوە. لە گێمی یەکەمدا هەردوو لە بە ئاستێکی هاوشێوە دەرکەوتن، بەڵام گێمی یەکەم بەبێ گۆڵ کۆتایی هات. لە گێمی دووەمدا هەردوو لە هێرشیان دەبردە سەر گۆڵی یەکتر و لە خولەکی 83دا ڕانیا گۆڵێکی لە ڕێگەی ڕائید یوسفەوە تۆمار کرد و بە گۆڵێک پێشکەوت و یاریەکە لە بەرژەوەندی خۆی کۆتایی پێهێنا. میوانداری یانەوەشی چواقونەمان کرد، ئێمە بەدۆخێکی تاڕادەیەک هەستیادا تێدەپەڕین بە حکمی ئەوەی کە 5 یاریمان لە خولەکە ئەنجامدا بوو. لەو 5 یاریە تەنها یەک یاریمان لە یاریگای خۆمان کرد و 4 یاریمان لە دەرەوەی ساحەی خۆمان بوو. ئەوە دووەم یاریمان بوو لە ناو یاریگای خۆماندا و خاوەنی 8 خاڵ بووین و یەکەم و دووەمەی خولەکەشمان سەر 11 خاڵیانە بوو. بۆیە پێویستمان بە هەر شێوازێک بێ بە برنەوە بوو. بۆیە لە سوپاس بۆ خوای گەورە یاریزانەکان ئەوڕۆ ئەوەی پێمان سپار بوون زۆر بەباشی جێبەجێیان کرد. جەنگاوەرانە لە پێناوی بەرزڕاگرتنی ناوی شارەکان و یانەکان و دوور نەکەوتنەوە لە ململانێ و کەبڕکەی لەسەر یەکەمی ڕیزبەندی خولەکە توانیان 3 خاڵ یاریەکە بەدەست بێنن. ئەو 3 خاڵا بۆمە زۆر گرنگ بوو لە ناو یاریگای خۆماندا و ناو هەندەرانی خۆماندا بە پێیەوە کە یاری ڕابردوو توش شکست بوو لەگە یانەی بازان لە ناو خاکی بازاندا دەبوو بە هەموو پێوەرێک بێ ئەمە ئیش ئەومان لەسەر کرد بوو کە بتوانین ئەو یاری فۆز بین و بتوانین دڵێ و ئەو هەندەرە خۆشەویستانە خۆشکەین. لە دوای یاریەکە ڕاهێنەری یانەی چوارقوڕنا دەڵێت ڕاستە ئێمە 3 خاڵمان لە دەستدا لە یاریگای ئەواندا، بەڵام مستەوای ئێمە باشتر بوو. دەژڵێت ناوبژیوان لە ژێر زەختی جمهوردا نەیتوانیوە ئامانجی خۆی بپێکێ. لە ناو یاریگای ئەواندا بوو ئێمە ڕاستە 3 خاڵمان دەستا، بەڵام بە مستەفا بە هەموو شتێک باشتر بووین. داخی گرانی منەوەیە کە بۆ نمونە هەمیشە ناوبژیوانەکان لە ژێر زەختی جمهوردا ناتوان ئامانجی خۆیان پێکەن. بەڕاستی ئێمە لە سەرەتای یاریدا تەمەنەوە یەکەم جار نییە، ئەوە لە چەند یاریێک دووبارە بۆ تۆکە ئەن هۆکارم بەڕاستی دەنا ئێمە سوپاس بخوا زۆر باش بووین، زۆریش باشتر بووینەوە، بەڵامی دیاری چانسە جاری وایە تۆپ لە دەستێنێ جاری وا شوێنەوە بژوان لە دەستێنە. بەڕاستی هەردوو یانەی ڕانیە و چوارقوڕنا لە خولی پلەیەکی کوردستان ئاستێکی باشیان تۆمار کردووە. بەم ئەنجامەی ئەمڕۆژ یانەی ڕانیە توانی کۆی خاڵەکانی بەرز بکاتەوە بۆ 11 خاڵ و لە هەفتەی شەشەمی خولی پلەیەکی کوردستان و یانەی چوارقوڕنەش لە شوێنی خۆی مایەوە بە 10 خاڵ گەڕایەوە چوارقوڕنە. لە دەڤەری ڕاپەڕینەوە ڕێناس ئەرسەلان، کەناڵی پەیام.